سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتە و گشت کاتەکانی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان، لە ئەقای سێدە لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە لە هەر ئاڵلقەیەک ئاوڕێک ئەداتەوە لەلایەنێک لەلایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک و یەکێک لە ژانەکانی بواری هونەر و ئەدەبیات جاچی وەک دیمانە لەگەڵ کەسەکان بێت یان نووسین و ئامادەکردن سەبارەت بۆ بابەتانە. ئازیزان، لە ئەڵلقەی ئەم حوتەوەی بەرنامەی دیداردا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناونیشانی یۆڵ ڕێگایەک بەرەو تەراوگا کە وتوێژێکە لەگەڵ براوەی خەڵاتی کەن ئیدی هوبشمیت سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی ژیانی یلمازگونەی. شەوی ئەماژێ ئەم بەرنامەیە لەلایەن ساید ئەمانیەوە ئامادە دەکرێت بۆ هیوایە جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێت. ناوبڕێکی کورس و دێمەوەلاتان. بەڵێ زۆر سپاس کە بینەرمانن. سەرەتا بە کورسەیەک سەبارەت بە ژیانی یلمازگۆنەی باس بکەین. یلماز لە لادەیەکی بچووکی باکووری کوردستان لە پارێزگای ئەدانا لەدایک بوو. هەر لە ئەوەیش گەورە بوو. دواتر لە ئەنقەرە و ئیستانبول خوێندنی یاسا و ئابووری تەواو کرد. لە تەمەنی 21 ساڵیەوە دەستی کرد بە کاری سینەما. بەهۆی کەسایەتی و هەڵسوکەوتیەوە بە پاشای ناشرین ناسرا بوو. لە ساڵی 1961دا بۆ 18 مانگ زیندانی کرا لەسەر بڵاوکردنەوەی ڕۆمانێکی کۆمۆنیستیانە. لە ساڵی 1965دا دەستی کرد بە بەرهەمهێنانی فیلم. پاش ئەوەی لە زیندان ڕای کرد ڕووی کردە وڵاتی فەرەنسا و پاش چەند ساڵێک ژیان لە دەرەوەی وڵات سەرنجام لە ساڵی 1984 لە شاری پاریس بەهۆی شێرپەنجە کۆچی دوایی کرد. کۆمەڵێک لە بەرهەمە سینەمایەکانی ئەمانن: ئەسپ، ژن، سیلاح ساڵی 1966، دوو بەرهەمی ساڵی 1967 بە ناوی فیشە کارم تێناکا و ناوم کەریما، ساڵی 1968 دوو فیلم بە ناوەکانی پیرە نووری و سەیدخان، ساڵی 1969 گورگە برسیەکان و پیاوێکی ناشرین، ساڵی 1970 سێ فیلم بە ناوەکانی هیوا، هەدەفی زیندوو و عوسمان پیادا. ساڵی 1970 ئەم حەوت فیلمەی بەرهەمهێناوە: بابا، عیبرەت، قاچاخەکان، بیهیواکان، بکوژەکان، سبەی دوا ڕۆژە، ئازار. ساڵی 1972 فیلمی شیوەن. لە ساڵی 1974دا هاوڕێ و ئەندیشەی دروست کردووە. ساڵی 1975 داماوەکان. 1978 فیلمی ڕان. دوژمنی بە ئینگلیزی لە ساڵی 1979دا بەرهەمهێناوە. ڕێگا و دیواریش لە ئاخرین بەرهەمەکانیان کە لە ساڵەکانی 1982 و 1983 دروست کراون. سەرەتای ناسین و ئاشنابوونی بەڕێز ئیدی هوبشمیت و یلمازگۆنەی. کات نزیک بە 2 دوانیوەڕۆ ڕێکەوتی 20 دەی 2016 ڕۆژی پێنجشەم شوێن ستادی کوردستان. پیاوێکی بەتەمەن تورکەیەک لەبن هەڵگەڵیدا بوو. گوتی دەمەوێ شتێکت پێ نیشان بدەم. فەرمووم لێ کرد و دامنیشان. کتێبێکی لە تورکەکەی دەرهێنا و خۆی ناساند کە ئەو بەرهەمهێنەری فیلمی یۆڵی یلمازگۆنایە و باسی خۆی و پەیوەندیەکانی خۆی و کاری هونەری کرد. منیش بانگی هاوڕێکانم کرد و پێم ناساندن. گوتی دەمەوێ ئەو کتێبە بە کوردی چاپ بکرێت. قسە و باسێکی زۆرمان کرد. تێم گەیان کە وەزعی سیاسی و ئابووری کوردستان زۆر خراپە. شەڕێکی ماڵوێرانکەر یەخەی گرتوین. دواتر پێم گوت دەتوانی لای کێ لە ئەوروپا کتێبەکەی چاپ کات بە کوردی و هاوکاری بکات. یەکێک لەم بەڕێزانەی ئامادەی دانیشتین و گفتوگۆکە بوو ئەندامی شاندی کوردستان بوو. بەڕێز کامەران سوبحان گوتی کاک یوسف زانە دەکرێت دیدارێکی لەگەڵدا بکەین.
منیش قسەم لەگەڵی کرد گوتم ئەگەر کاتت هەبێت ئەو بەڕێزە دەیەوێ دیدارێکت لەگەڵدا بکات. ئیدی هوبشمێت گوتی دەبێ ئێستا بڕۆم بۆ بەیانی کاتێک دیاری بکەن. منیش گوتم بەیانی سەعات 12 چۆنە؟ ڕەزامەندی پیشاندا ئەبوو بەیانی کاتژمێر 12 لە یەکێک لە کافەتەریاکانی بۆ خمێسە دانیشتین. من سێ قاوم هێنا و دانیشتین بەدەم قاوە خواردنەوە قسە و باسمان کرد. من وەکو وەرگێڕ و هەمیش لە ڕێکخستنی پرسیارەکان و فرمۆڵەکردنی وەڵامەکانیش بەشدار بووم. بە کامێراکەی خۆم چەندین وێنەمان گرت. ڕۆژی پێشویش هەر بە کامێراکەی خۆم چەندین وێنەمان گرت. ئیدی هوبشمێت لەم دوو ڕۆژەدا لە ستادی کوردستان زۆر کێف خۆش بوو. لە کۆتاییدا چەند کتێبێکمان بە دیاری پێدا. ئەم نووسینە و وێنەکانم لە هەمان ڕۆژ لە پێیجی فەیسبووکی خۆم بڵاو کردەوە. بەرهەمهێنەری فیلمی یۆڵ واتە ڕێگای یلمازگۆنای بۆ یەکەم جارە دەردەکەوێت. بەرهەمهێنەر ئیدی هوبشمێت لە سەردانیدا ئەمڕۆ بۆ ستادی کوردستان لە هەبگەکەیدا کتێبێکی پیشانداین سەبارەت بە ژیانی هۆنەرمەندی کورد یلمازگۆنای. چۆنیەتی دەرهێنانی فیلمی یۆڵ، سەرەتای دیداری لە زیندان، کاری دەرهێنانی فیلم، ئەکتەرەکان، نمایشکردنی وەرگرتنی خەڵاتی کان، بەرهەمەکانی یلمازگۆنای تا مەرگ و مەراسمی ناشتنی هۆنەرمەند یلمازگۆنای لە گۆڕستانی پیرلاشی پاریس. ئەو بەڕێزە دەستگاکی چاپەمەنی کوردی دەیەوێت ئەم کتابە بە کوردی چاپکات. لە مانگی یانوەری داهاتوو بە ئەڵمانی چاپ دەبێت. ماوەیەک بەر لە ئێستا کاکامەران دیدارەکەی بۆ ناردم. منیش پیداچوونەوەی کم کرد و هێندێک زانیاری کە نووسرا بوو زیادم کرد و بە خەتی سوور بووم ناردەوە بە ڕیزەوە. دیدارەکەی ئەوەی خوارەوە لێ بەرهەم هات. دواپرسیار سەبارەت بە ستادی کوردستان و چاپکردنی کتێبەکە زیادە، چونکە ئێمە پێشتر ئاماژەمان بە خراپی وەزعی کوردستان کرد. بەڕێز ئیدیش تێگەیشت بۆیە ئەو بە دوای ڕێگەی تردا دەگەڕێت. مڕاعاتی وەزع و بارودۆخی کوردستانی لەبەر چاو بوو. پێکهێنەری دیدار کامەران سوبحان، وەرگێڕ و فۆتۆ یوسف منتێک. چۆن بوو پاش چەندین ساڵ لە کۆچی دوای یلمازگۆنای بیرت کردەوە جارێکی تر بگەڕیتەوە بۆ لای وێنە و یادەوەریەکانی ئەو فیلمسازە کوردە و کارێکی دیکۆمنتەری لەسەر بکەیت؟ ئەوە بەسەرهات و مێژوویەکی دوور و درێژە، بەڵام لەوەیەوە دەست پێ دەکەم کە ساڵی ڕابردوو هەموو وێنە و دیکۆمنتەکانم کۆ کردەوە کە پەیوەندی بە یلمازگۆنای هەبوو. بەپێی کات و شوێن و بەرواری وێنەکان هەموویانم ڕێکخست. لە کۆمپانیەکەم لەگەڵ نووسەر و سەناریستێکی ئینگلیزی کارم دەکرد، ناوی پیتر پاڵینسین. پێکەوە دانیشتین بۆ ماوەی 3 ڕۆژ باسی یلمازگۆنایم بۆ کرد. چۆن بوو؟ چۆن کاری دەکرد؟ ستایلی فیلمەکانی چۆن بەرهەم دەهێنا؟ ژیانی من چۆن بوو لەگەڵی؟ ئەوە بوو دووەم جار لەگەڵی دانیشتم. پێشترش لە ساڵی 2001 بیرۆکەکەی ئەوم بۆ باس کردکە فیلمێکی دیکۆمنتی لەسەر ژیان و کارکردنی خۆم لەگەڵ یلمازگۆنای پێکەوە دروست بکەین. ئەو نووسەر و سەناریستە بیرۆکەکەی زۆر بەدڵ بوو لەبەر ئەوەی یلمازگۆنای سینەماکارێکی بەناوبانگی جیهانیە. بۆیە بۆ دەستپێکی ئەو فیلمە من ڕۆژانە چیرۆکە جیاوازەکانی خۆم لەگەڵ ئەو فیلمسازە کووردە بۆ ئەو دەگێڕایەوە. ئەویش هەموو قسەکانی منی تۆمار کرد بۆ ئەوەی بتوانین پێکەوە فیلمێکی دیکۆمنتاری گرنگ دروست بکەین. پاشتر من گەڕامەوە بۆ زیوریق بۆ ئەوەی دەرفەت بدەم با پیتر پاڵینسین دەست بە نووسینی سناریۆکەی دیکۆمنتاریەکە بکات. دوای ماوەیەک بۆی باسکردم لەکوێوە و چۆن دەست بە دەستپێکی فیلمەکەمان دەکەین و بیرۆکەکە گەیشتە سەر پەڕە و دەست بکەین بە کاری جێبەجێکردن. کۆمپانیای سی فیلم بڕیاریدا بەرهەمهێنەری فیلمەکە بێت. لەکوێوەی ژیانی خۆت و یلمازگۆنای دەستان بە فیلمە دیکۆمنتیەکە دەکرد؟ واتە فیلمەکە چۆن دەست پێ دەکات و بەچی کۆتایی دێت؟ بەپێی سەناریۆی ئێمە ئەو دەرهێنەرە مەزنەی کورد لە زیندانی ئەنقەرە لە ساڵی 1976 دەست پێ دەکات کە دادوەرەکە بڕیاری دادگا لە هۆڵی دادگا دەخوێنێتەوە. بڕیاری 19 ساڵ زیندان بۆ یلمازگۆنای دەرچووە. دوای ئەوەی بە فیلمی یۆڵ لە ساڵی 1982 خەڵاتی کانی سینەمای وەرگرت. من وەک بەرهەمهێنەر و ستافی فیلمەکەش هەرگیز باوەڕمان نەدەکرد ئەو خەڵاتە گەورەیە وەربگرین. پاش خەڵاتەکە من گەڕامەوە بۆ زیوریق و ئەو گەڕایەوە بۆ پاریس. ئەو ڕۆژە بۆ سەرجەم بەشداربووان ڕۆژێکی مێژوویە، چونکە سەرجەمیان کەرەستە و فیلمەکانیان دەپێچنەوە پاش چەندین ڕۆژنمایشی فیلمی و پێکەوە بوون و دیالۆگ هەر کەس بەرەو شار و وڵاتی خۆی دەگەڕێتەوە.
ئەمەش کۆتایی فیلمی دیکۆمنتیەکەی من و پیتر پاڵینسین بوو. تۆ چۆن یەکەم جار یلماز گۆنایت بینی و لەکوێ بینیت؟ ساڵی 1970 بۆ یەکەمین جار فیلمی میگەلی یلماز گۆنای بینی لە فستیواڵی کەن. ئەو ساڵا لەگەڵ شەریکەکانم لە کۆمپانیەکەمان پێکەوە چوینە فستیواڵی کەن و فیلمی میگەلی میگەلمان بینی. دوایی کە گەڕاینەوە ویستمان ئەو فیلمە یلماز میوانداری بکەین بێتە سویسرا و لەوێ نمایش بکرێت. برادێکم لەگەڵ بوو بۆ ئەو مەبەستە ڕۆیشت بۆ شاری ئسپارتا لە تورکیا و سەردانی گۆنای کرد و گرێبەستێکی لەگەڵ کرد بۆ هێنانی فیلمەکە بۆ سویسرا. پاشتر لە مانگی دەی ساڵی 1970 سەردانی یلماز گۆنایم کردووە لە تورکیا. بەداخەوە ئەو کات ئەو لە ناو زیندان بوو. ماوەیەک لەژێر چاودێری پۆلیسدا لە زیندان لەگەڵی دانیشتین و باسی ئەوەمان لەگەڵ کرد چۆن پێکەوە بتوانین لە داهاتوودا کاری سینمایی پێکەوە بکەین. ئەو کات ئەو زۆر بێتاقەت و بێئومید بوو. بەڵام بڕیارەکە ئێمەی پێخۆش بوو. بەدەر لە فیلمی یۆڵ و میگەل فیلمی دوشمان لە تورکیای دروست کردبوو. هەرچەندە یلماز گۆنای خۆی زۆر دڵی بە فیلمی دوشمان خۆش نەبوو چونکە کارە هۆنەریەکانی بەخراپ کرابوو. بەڵام ئێمە پێمانوت هەموو ماتریارەکەی ئەم فیلمە بنێرە خۆمان کاری دەنگ و مونتاژ و ڕەنگی بۆ دەکەینەوە. ئەوە بوو ناردی بۆمان و مۆنتریارەکەمان هەبوو ناوی کاترین بوو. سەر لە نوێ ئەو فیلمەی مۆنتاژ کردەوە و کارێکی ناوازە دەرچوو. قۆناغەکانی کارکردنی خۆت و یلماز گۆنای چۆن بوو؟ من بە دیاریکراوی لە ساڵی 1980 بۆ 1984 لەگەڵ یلماز گۆنای کارم کردووە. ئەو 10 ساڵ لە من گەورەتر بوو. من ئەو کات گەنجێکی بەگڕوتین بووم و جۆش و خرۆشم زۆر بوو بۆ کاری سینمایی. بێگومان ئەو ئەزمونێکی زۆری لەو بوارەدا هەبوو کە نزیکەی 100 فیلمی سینمایی هەبوو وەک ئەکتەر و دەرهێنەر و سەناریست. بەڵام من ئەو کات تەنها چەند ئەزمونێکی کەمم هەبوو. ئەیدی لەم سەرەتاییەوە دەستمان کرد بە کاری هاوبەشی هونەری. لە سەرەتاشدا هەموو کەرەستە و سناریۆی فیلمی یۆڵمان لە تورکیاوە هێنا بۆ سویسرا. ئەو کاتە فڕۆکەخانە زۆر تون بوو بەڵام ئێمە توانیمان دەربازی بکەین و بگەینینە سویسرا. هەر لەو سات و قۆناغەشدا بەهۆی ئەوەی زۆر نیگەران بوو پلانمان هەبوو خۆی و خێزانەکەی دەرباز بکەین و بگاتە ئەوروپا. ئەمە لای ئێمە پلانێکی گەورە بوو. زۆرمان بەدڵ بوو بۆیە بە وردی کار و نەخشەمان بۆ دانا بۆ ئەوەی لە زیندانی تورکیاوە خۆی و خێزانەکەی دەرباز بکەین بۆ ئەوروپا.
چیرۆکی دەرباسکردن لە تورکیاوە بۆ ئەوروپا چۆن بوو لە کاتێکدا ئەو لە زینداندا بوو ئەو کات بپیکەنینەوە دەڵێ ئەوەش داستانێکی درێژە بڕیارەکەمان پێخۆش بوو لە مانگی ئابی 1980 کە لە زیندان چەند ڕۆژێک وەکو پشوو بە بۆنەی جەژنەوە مۆڵەت درابوو بگەڕێتەوە بۆ ناو خێزانەکەی ئەمەمان بە دەرفەت زانی توانیمان خۆی و هاوسەرەکەی و دوو منداڵەکەی بە شێوازی جیاواز ڕزگاریان بکەین لە یەک ڕۆژدا خۆی لە ڕێگەی دەریاوە ینی بەحری ئێجا خێزان و هەردوو منداڵەکەی بە سەیارەی ڕقەمی سویسری لە کاتی گەیشتن بە سویسرا ڕۆژی دوای کارمان لە فیلمی یۆڵ کرد بەڵام گرفتێکمان هەبوو ئەویش ئەوە بوو یلمازگۆنەی لە پۆلیسی ئینتەرپۆل بڕیاری گرتنی هەبوو دەبوو لەبەر ئەو هۆکارە زۆر بە نهێنی کار بکەین لە ڕێگەی ڕۆژنامەنووسانی تورکەوە ئێمەیان دەدۆزیەوە ناچار خۆمان ون کرد و درێژەمان بە کارەکەماندا لەرەدا باسی ناکەم کە چۆن و بە چه ڕێگایك لە تورکیا دەربازمان کرد لە فیلمە دیکۆمنتیەکەم و لەم کتێبەشدا بە وردی ئەوەم باس کردووە با تامی گێڕانەوەکە بۆ خوێنەران و بینەران جێبڵین گەیشتنە ئەوروپا و لە تورکیاوە دەربازی بوو قۆناغی یەکەمی کارکردنتان چۆن دەستی پێکرد هەر لەو ڕۆژە سەرەتایانەی گەیشتنە سویسرا دەستمان بە وێنەگرتن و کارکردن لە فیلمی یۆڵ کرد بەڵام بە شێوەیەکی نهێنی و دوور لە چاوی مدیا بەڵام ڕۆژنامەنووسانی تورک لە ئەوروپا ئێمەیان دۆزیەوە خۆمان نەدا بەدەستەوە و خۆمان لێ دەدزنیەوە و بە پشر کارمان دەکرد لە مانگی دەی 1970 بۆ مانگی 1970 کارە هونەریەکانی فیلمەکەمان تەواو کرد بابین بۆ سەر فیلمە دیکۆمنتاریەکەت لەسەر یلمازگۆنێ چی بەسەر هات و گەیشت بەکوێ پاش چەندین ساڵ هەوڵ و کۆشش بۆ پەیداکردنی بودجە و کەرەستەی پێویست لە ڕاستیدا نەتوانرا ئەو فیلمە دیکۆمنتریە بەرهەم بهێنێت
لەبەر بری پارە و بوجێ پێویست. بۆیە بیرمان لە ڕێگەیەکی تر کردەوە. منیش بڕیارم داوە هەر دەبێت شتێک لە سەر یلمازگۆنەی بکەم. بۆیە بە ناچاری بیرۆکەکەم گۆڕی لە بری ئەو فیلمە بە کتێبێک ئەو مێژوویە گەڕێمەوە. بۆیە ماوەی زیاتر لە ساڵێکە کتێبەکەم تەواو کردووە و ناوم ناوە یۆڵ ڕێگایەک بەرەو تاراوگا. بۆ بیرتانەوە نەکردەوە لەگەڵ کۆمپانیەکی بازرگانی ئەو فیلمە دیکۆمنتریە دروست بکەن، بەتایبەت کۆمەڵی بازرگانی گەورەی تورک و کۆمەڵێکی فیلمسازی بەناوبانگی تورک ئێستا لە تورکیا ئەوروپا دەژین. لە ڕاستیدا هەموو ڕێگەکانمان تەقی کردەوە، بەڵام هیچمان دەست نەکەوت. هەموو هەوڵەکانی خۆمان خستە کار لە وڵاتی فەرەنسا و سویسرا و ئەڵمانیا بە دوای پارە و بوجەدا. لە زۆربەی شوێنەکاندا ڕەفەزکراین چونکە لەگەڵ ناوەڕۆکی فیلمەکە نەبوون. بە ناچاری ئێمە بەپێ ئەو گرێبەستە لە نێوانماندا بوو بڕی 800,000 فرانکماندا بە پیتر کە سناریۆی بۆ نووسی بووین. دیسانەوە بە ناچاری بەهۆی نەخۆشیەکەیەوە من لە فیلمەکە هاتمە دەرەوە وازم لێهێنا. بەڵام ڕۆژێک ئەم بەسەرهاتێ من لەگەڵ ئەو سناریۆی فیلمی یلمازگۆنەی لە ڕۆژنامەیەکی ئەڵمانی بڵاو بوویەوە. دەرهێنەرێکی بەڕەگەز تورک بە ناوی فاتح ئاکین پەیوەندی پێوە کردم وتی من لەو سناریۆ کار دەکەم. منیش بۆم ناردوو بڕیار بوو وەڵامم بداتەوە. لەو ڕۆژەوە بۆم ناردووە تا ئێستا بێدەنگە و هیچ وەڵامێکم دەست نەکۆتوێتەوە. تەواو لێرەدا ئەو چیرۆکەت کۆتایی پێدێت؟ نەخێر. پارساڵ ئەو بیرۆکەیە هەر لە مێشکمدا بوو، بۆیە جارێکی تر گەڕامەوە بۆ ئەو ئەرشیف و یادەوەریانەی لەگەڵ یلمازگۆنەی هەمبوو. لە نێوان ئەوەی فیلمێکی دیکومنتی یان کتێبێکی مێژووی و وێنەی لەسەر بڵاوکەمەوە، بۆیە دووەمیانم هەڵبژارد و لە ئەرشیوی خۆمدا نزیکەی 1000 وێنەم دیاری کرد هی کاتی وێنەگرت و کارکردن لەگەڵ یلمازگۆنەی بۆ ئەوەی کات و مێژووی وێنەکە و چیرۆکەکانی بنووسمەوە. لەو ژمارەیەش جارێکی تر نزیکەی 80 وێنەی زۆر تایبەت و نەبینراوم هەڵبژارد. دەتوانم بڵێم 80 وێنە و 80 چیرۆک و 80 بەسەرهات لەو کتێبە لەدایک بوو. ڕۆژانە بەردەوام کارم لەم پرۆژەیەدا دەکرد تا بەڕێکەوت نووسەر و سناریستێکم لە زیورێخ ناسی کە لە فیلیکس ئەپڵ وەک ڕاوێژکاری سێناریۆ کار دەکات. باسی ئەو پرۆژەیە خۆمم بوو کرد، پەیمانی دامێ هاوکاریم کات. منیش هەموو کاتێکە بەشێکم دەنووسی بۆم دەنارد و سەرنجی خۆی بۆ دەنووسیم و دەستکاری دەکرد و بۆی دەناردمەوە. تا لە مانگی نیسانی 2016 هەموو کتێبەکەی پێکەوە بینی. لە مانگی نوێی ئەمساڵ کتێبەکە تەواو بوو بە هەموو وردەکاریەکانیەوە. دەستگای بەناوبانگی چاپەمەنی کتێب لە سویسرا بڕیارە بە زمانی ئەڵمانی بڵاوی بکاتەوە. لە 28/1/2017 لە پاریس لە ئەنیستوتی کوردی لای کەنداڵ نەزان سمینارێک بۆ کتێبەکەم ئەنجام دەدرێت. گۆڕینی سناریۆی ئەم فیلمە دیکومنتیە بە کتێبێک گرنگی لە چیدایە؟ ئایا دەتوانێت هەمان ئامانج بپێکێت کە تۆ بیرت لێ دەکردەوە؟ نەخێر ناتوانێ، بەڵام بە ناچاری ئەم کارم کرد. بەڵام ئەم کتێبە وێنە و نووسینە دەمەوێت بە هەر سێ زمانی ئەڵمانی و ئینگلیزی و کوردی چابکرێت. باەخی ئەم کتێبە لەم ڕۆژگارەدا لە سێ لایەنەوەیە. یەکەم گەڕانەوەیە کە بۆ ئەو مێژووی تورکیا بۆ ئەوەی بڵێم لەو سەردەمە بۆ ئێستا لەبارەی ئازادیەوە لە تورکیا چ ڕوودەدات. دووهەم ئەو خۆناغی تورکیا کە یلمازگۆنەی تێدا بووە لەگەڵ ئەم ڕەوەشەی ئێستای تورکیا کە ماوەی کە نزیک 30 ساڵ هەمان مێژوویە بە ڕوخسار و کەرەستەی جیاوازەوە. سێەم ساڵی 2017 دەبێتە یادی 80 ساڵەی لەدایکبوون یلمازگۆنەی کە بڕیارە لە سەرەتای ساڵی داهاتوو کتێبەکە سەرەتا بە زمانی ئاڵمانی بڵاوێتەوە. چۆن بوو هاتی بۆ پێشانگای کتێبی نێودەوڵەتی کتێبی فرانکفۆرت؟ کەزانی پێشانگای کتێبی نێودەوڵەتی فرانکفۆرت هەیە و لەو پێشانگایەدا بەشی کتێبی کوردی هەیە. هاتم ویستم بزانم ئایا دەستگایەکی چاپەمەنی کوردی هەیە بتوانێت ئەم کتێبە مێژوویە کە لەسەر بەشێکی ونبووی مێژووی سینەما و کولتوری نەتەوەکەیان نەچاپی بکەن؟ هیچ دەستگایەکی چاپەمەنی کتێبی کوردی بینی تا ڕێبکەون و ئەو کتێبە وەربگێڕن بۆ سەر زمانی کوردی و چاپی بکەن؟ بەداخەوە کە هاتمە سادی کورد بینیم بەشێکی زۆر هەژار و چۆڵ و لاوازە کە قسەم لەگەڵ هەندێک کەس لەو بەشە کرد وتیان بەهۆی تەنگەژەی ئابوووریەوە لە هەرێمەکەمان نەمانتوانی لەوە زیاتر بەشداری ئەم چالاکیە جیهانیە بکەین. هیچ دەستگایەکی کوردیش نەبوو ئامادە بێت
ئەم کتێبە ئەڵمانیە بگۆڕێت بۆ کوردی و بڵاوی بکاتەوە. Çöplüklerde biz seninle gülüşürdük. Martılar ağlardı çöplüklerde biz seninle gülüşürdük. Şehirlere bombalar yağardı her gece, biz durmadan sevişirdik. Şehirlere bombalar yağardı her gece, biz durmadan sevişirdik. Acımasız olma şimdi bu kadar, dün gibi çekip gitme. Bırak da sarılayım ayaklarına, kum gibi ezip geçelim. Acımasız olma şimdi bu kadar, dün gibi çekip gitme. Bırak da dolanayım ayaklarına, kum gibi ezip geçme. Sonbahar damlarımıza biz seninle sararırdık. Sonbahar damlarımıza biz seninle sararırdık. Aydınlansın diye şu kirli yüzler, biz durmadan savaşırdık. Aydınlansın diye şu kirli yüzler, biz durmadan savaşırdık. Acımasız olma şimdi bu kadar, dün gibi çekip gitme. Bırak da sarılayım ayaklarına, kum gibi ezip geçin. Acımasız olma şimdi bu kadar, dün gibi çekip gitme. Bırak da dolanayım ayaklarına, kum gibi esip geçirme. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی چەندەسپێری.